سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینێرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. یانە دەستانی چوار شاخەوان بەهۆی هاتنی لاپاو لە هەرێمی کوردستان، بانکرانی 6 شالاکی مەدەنی لە ئاودانانی ئیلام، دەست بەسەرکردنی 2 ڕۆژنامەوان پاش ئاشکراکردنی دەستدرێژی بۆ سەر قوتابیان، پیان لە دەستانی 3 کرێکار لە 3 شاریێران، بێبەریکردنی 200 مامۆستای زانکۆ لە ساڵی 1402 و کۆبوونەوەی ئێرانیانی جەرەوەی وڵات بۆ ئیدانەکردنی سزای ئاعدام. درێژە هەواڵەکان. گیانەدەستانی 4 شاخەوان بەهۆی هاتنی لاپاو لە هەرێمی کوردستان. دوانیوەڕۆی هەینی 14 گوڵان 4 شاخەوانی خەڵکی هەرێمی کوردستان پاش هەڵکشان بەسەر چیای زەردە لە دەربەندی مەسووران بەهۆی هاتنی لاپاو گیانیان لەدەستا. بە پێڕاپۆرتەکان ئەو 4 شاخەوانە ئەندامی گروپی شاخەوانی سەگرمەی سلێمانی بوون و پاش هەڵکشان بۆ سەر چیای زەردە تووشی سێڵاو هاتون و گیانیان لەدەستاوە. تەرمی ئەو 4 شاخەوانە لەلایەن تیمەکانی فریاگوزاری خێرا و خەڵکی ناوچەکە لە نێو قوڕ و لەمدا دۆزراوەتەوە و ڕادەستی پزیشکی دادی سلێمانی کراوە. لە دەستچوونی بینایی چاوێکی ئاریان مەمەندی کۆڵبەری خەڵکی سەردەشت. ئاریان مەمەندی کۆڵبەری تەمەن 17 ساڵی خەڵکی سەردەشت کە بەهۆی چەقەی هێزەکانی ڕۆژیم هەردوو چاوی بریندار کرابوو بینایی چاوێکی لەدەستاوە. ڕۆژی هەینی 14 گوڵانی 1403 هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی لە سنووری ساوانی سەردەشت کۆمەڵی کۆڵبەریاندایە بەردە فیشەکی ساچمەی و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی مێرمەنداڵ بە ناوی ئاریان مەمەندی تەمەن 17 ساڵ هەردوو چاوی بە سەختی بریندار بوو. ئەو کۆڵبەرە بریندارە ڕەوانەی نەخۆشخانەی تەورێزکراوە و پاش نەشتەرگەری بینایی چاوێکی لەدەستاوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئاریان لە نەخۆشخانە بەسەری کراوە و هێشتا دۆخی تەندروستی جێگیر نییە. بانکێشکردنی 6 شالاکی مەدەنی لە ئاودانانی ئیلام. ڕۆژی یەکشەممە 9 گوڵانی 1403 6 چالاکی مەدەنی خەڵکی ئاودانانی سەر بە پارێزگای ئیلام بە بیانووی بەڕێوەبردنی ڕێڕەسمی نۆرۆز و بەشداری چالاکانە لە بەڕێوەبردنی مەراسمەکە لەلایەن دادسەرای گشتی و انقلابیە و شارەبان کێشکراون. بە پێزانیاریەکان فاتمە شێخی، ڕەزا پور سەردار، یەزدان عارفینیا، ئەیوب عەبدوڵڵاهی، سامان مۆرادخانی و هوشەنگ ڕەحمانی بە دوای بانکران بۆ دادسەرای گشتی و انقلابی ئاودانان ناچار بە واژۆکردنی بەڵێن نامەکراون. ناڕوونی چارەنووسی هەڵمەد مۆرادی چالاکی سیاسی و کرێکاری لە تورکیا. وێڕای تێپەڕبوونی 6 مانگ بەسەر کاتی دەستبەسەرەکانی بیژەن هەڵمەد مۆرادی لەلایەن پۆلیسی تورکیاوە چارەنووسیە و چالاکە سیاسی و کرێکاریە بە ناڕوونی ماوەتەوە. بە وتەی دڵنیا مۆلودزادە هاوژینی هەڵمەد مۆرادی 184 ڕۆژ بەسەر کاتی دەستبەسەرەکانی ناوبراودا تێپەڕ دەبێت و پۆلیسی تورکیا هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر چارەنووسی بە بنەماڵەکەی نەداوە. پێشتر دڵنیا لا گرتە ڤیدیۆیەکدا داوای لە ناوەندەکانی مافی مرۆڤ کردبوو بچن بە هانایانەوە. دەست بەسەرکردنی 2 ڕۆژنامەوان پاش ئاشکراکردنی دەستدرێژی بۆ سەر قوتابیان. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا 2 ڕۆژنامەوانی خەڵکی شارستانی کەلیبەری سەر بە پارێزگای ئازەربایجانی شەرقی پاش ئاشکراکردنی دەستدرێژی سەکسی معەلمێکی ئەندامی سوپای پاسداران بۆ سەر قوتابیانی مەدرسەیەک دەست بەسەر و ڕەوانەی زیندان کراون. ئەبوولفاز پورحەسەن قۆلی بەڕێوەبەری دەستگای هەواڵنێری سێحراما و ئارەش شادمەند وێنەگری ئەو دەستگا هەواڵنێریە ڕۆژانی هەینی و شەمەی ڕابردوو لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بەبێ ئاگاداری بنەماڵەکانیان بۆ بەندی 2 ئەلفی ئەو ڕێکخراوەیە لە زیندانی ئێڤین نێردراون. بە پێزانیاریەکان معەلمێکی ئەندامی سوپای پاسداران دەستدرێژی سێکسی کردووەتە سەر کۆمەڵی قوسابی 7 و 11 ساڵە لە یەکێک لە گونجەکانی سەر بە شارستانی ئەهەر و هەواڵەکەی لەلایەن ئەو 2 ڕۆژنامەوانەوە بڵاو کراوەتەوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی قەزوێن و زەنجان. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئاجامی 3 بەندکراو بە ناوەکانی نەسیر حەریری، سۆهراب ڕەفیعیان و مورتەزا عەزیمی
لە زیندانەکانی قەزوێن و زەنجان جێبەجێکراوە. بەپێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بەیانی چوارشەممە 12 گوڵان حکمی ئاعزامی نەسیر حەریری بە تۆمەتی کوشتنی بەن قەزم لە زیندانی قەزوێن جێبەجێکراوە. هەروەها دوو بەندکراو بە ناوەکانی سۆهراب ڕەفیعیان تەمەن 35 ساڵ و مرتزا عەزیمی تەمەن 40 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی زەنجان لە سێدارە دراون. گیانەدەستانی سێ کرێکار لە سێ شاری ئێران. ڕۆژی شەممە 15 گوڵانی 1403 دوو پاکبانی شارەزاری لە شارەکانی مەشهەد و تاران و کرێکارێکی دامەزراندنی ئاسانسۆر لە کرماشان بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان لەدەستا. بەپێ راپۆرتەکان کرێکارێک بە ناوی موسا شیرویە لە کاتی کارکردن لە شاری مەشهەد بەهۆی ڕووزاوی هاتووشۆ گیانی لەدەستاوە. هەروەها کرێکارێکی شارەزاری تاران کە بۆ پاکردنەوەی کاناڵی ئاوی شقامی ئەفسەریە ڕۆیشتبوو بەهۆی هاتنی لافاو گیانی لەدەستاوە. لەلایەکی دیکەوە کرێکارێکی دامەزراندنی ئاسانسۆر لە کرماشان بەهۆی بەربوونەوە لە بەرزایی دەستبەجێ گیانی لەدەستاوە. بێبەریکردنی 200 مامۆستای زانکۆ لە ساڵی 1402. دەبیری کانونی سنفی مامۆستایانی زانکۆکانی ئێران ڕۆژی شەممە 15 گوڵان ڕایگەیاند لە ساڵی 1402دا نزیکەی 200 مامۆستای زانکۆ تعلیق و 25 مامۆستا لەسەر کار دەرکراون. دەبیری کانونی سنفی مامۆستایانی زانکۆ لە ئێران لە وتوێژ لەگەڵ خەبەر ئانلاین وتی ناوەندە ئەمنیەتیەکان ئاسەنگێکی زۆریان بۆ مامۆستایانی زانکۆ داناوە و وەزارەتی کشوەر و شۆرای ئەمنیەتی وڵاتیش تیادا بەشدار بوون. کارن ئەبرینیە دەوڵەتی ئیبراهیم ڕەئیسی بە دەستێوەردانی نایاسایی لە کاروباری زانکۆکان تۆمەتبار کرد و ڕایگەیاند اختیاراتی وەزارەتی زانیاری کەم کراوە و لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا 200 مامۆستا تعلیق و 25 مامۆستا دەرکراون. کۆبوونەوەی ئێرانیانی جەرەوەی وڵات بۆ ئیجانەکردنی سزای ئەعدام. ڕۆژی شەممە 15 گوڵان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی فراnkفۆرتی ئاڵبان و گۆتەنبەرگی سوید دژ بە سزای ئەعدام لە ئێران خۆپیشاندانیان کرد. بەشداربوونیەوە دووچالاکیە ڕێزیان لە یادی هەموو گیانبەختکردوانی بزوسنەوەی ژن ژیان ئازادی گرت و سەپاندنی سزای ئەعدام بەسەر تومەت ساڵحیان بە توندی شەرمەزار کرد. بەشداربووان هەروەها بە بەدەستەوەگرتنی وێنەی نیکا شاکەرەمی و بەندکراوانی مەحکوم بە ئەعدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لە ئێران و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. دووە هەواڵ ڕێپێوانی دژبەرانی نەتانیاهوو لە ئیسرائیل. ڕۆژی شەممە 15 گوڵان هەزاران شارۆمەندی ئیسرائیلی دژبەری نەتانیاهوو لە بەردەم بنکەی سەرۆکوەزیرانی وڵاتە کۆبوونەوە و خوازیاری هەڵبژاردننی پێشوەختە بوون. بەپێ راپۆرتەکان هەزاران شارۆمەندی ئیسرائیلی بە وستنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی شەڕ ئازادی دیلەکانی دەستی حەماس و هەڵبژاردننی پێشوەخت بوون. لەلایەکی دیکەوە خوێندکارانی زانکۆ لە ئوسترالیا و لۆبنانیش بۆ پشتیوانی لە خوێندکارانی ئەمریکا مانیانگرت و لە دوو کۆبوونەوەی جیاجیادا خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و کۆتایی هێنان بە ژینۆسایدی خەڵکی فەلەستین بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.